بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان ئەڵلقەی ڕابردووی بەرنمەکەمان باسێکمان لە ڕۆژی دوایی یەوم القیامە کرد کە بزانین لە فەرهەنگی ئیسلامیا و لە گوتاری ئیسلامیا و لەوەی کە ئاین چۆن باسی ئەو ڕۆژەکە چۆن دەیسەلمێنێ کە ڕۆژێکی وابوونی هەیە و دێتە پێش و مرۆڤەکان لەسەر ئەم هەسارەی کە خوا دروستی کردوون خەڵقی کردوون ڕۆژێک دێکا کۆتایی بە ژیانیان دێ و بە یەک جاری وەکو قورآنی پیرۆز باسیە کە ئەم زەویەت دەپێچرێتەوە و ژیانی لەسەر نامێنێ و مامەڵەی ڕۆژی دوایی دەست پێەکە. پێویست بوو کە تەواوکەرێکی ئەمەڵقەیە بابەتی بوونی ڕۆژی دوایی و هاتنە پێشی تەواوبوونی ژیانی سەرزەوی هەبێت. ئەویش ئەوەیە کە چۆن ئەم ڕووداوە ڕوودەدا، ئەمە جیاوازە لەوەی کە ئایا بوونی هەیەیانیەتی و دوای ڕوودانی ئەم واقعەیە و دوای ڕوودانی ئەم ڕووداوە مەزنە گەورەیە بزانین ئەوەی پێی دەوترێت دارولئاخرە، ڕۆژی دوایی چی دێتە پێش، چ ڕووداوێکی تر هەیە، مەشهەدەکان و دیمەنەکانی ڕۆژی دوایی هەندێکیان بخەینە ڕۆوە باسییان بکەین بزانین چۆن چۆنین. ڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی ئەڵلقەی پێشووتریش و ئێستاش میوانمان بووە و میوانمان دەبێت بە گەرمی بە خێراتنی بەڕێزیانەکەین بەخێر بێن. ئێستا لە کاتیەوە هاتووە کاکێ دکتۆر بزانین ئەم ڕووداوە چۆن ڕوودەدا. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی خۆشەویست و سەردار و سەروەری مرۆڤایەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و هەروەها یارە خۆشەویستەکانی زانە بەڕێزەکان خواناسان، درودی خوای گەورە لەسەر پێغەمبەرمان بێ عەلەیهی سەڵات وسەلام، ڕەحمەت و میهرەبانی خوا ببارێ بەسەر گۆڕی هەموو خواناسان و پیاوچاکان و هەروە ئەوانەی کە ئێستا لە ژیانە ماون بۆ ڕێبازە بۆ ڕێژکەیە شوێن ئەوان بکەون ئینشاڵڵا هەمومان بچینە ئەو ڕیزەی کە ڕیزی پیاو ساڵحان و چاکان و خواناسان و کۆبوونەوە لە خزمەت دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بەهەشتە پیرۆزە و گەورەکەی خوای گەورەدا. ئێمە لە حەقیقەتی ئەم باسی قیامەتە ئەگە بمانەوێ باش تێبگەین دەلاقەیەکی زۆر زۆر ڕووناک بۆ تێگەشتن لە دیمەنەکان لە ڕووداوەکان بێتە لە دەلاقەی وەحی، ئەبێ لە دەواازەی وەحیەوە لە ڕوانگەی وەحی لە ڕوانگەی سروشتی خوایی کە سروشی قورئانی پیرۆزە لێوە بڕوانینە دیمەنەکان و ڕووداوەکان و باشترین دەرگایەکیش کە قورئانی پیرۆز کردبێتەوە بۆ ئێمە بێتە لە دەرگاکانی ئەو بابەتە زانستی و بابەتە علمیانی کەوا دەیدا بە گوێمانەوە هەموو کاتێک کە دەیخوێنینەوانێ جۆرە لە کۆدی زانستی دەدا بە گوێی هەموو مرۆڤایەتیە کە ئەم ڕووداوە دانە دانەی یەک بەیەکی هەنگاوەکانی مرۆڤ لێ نزیگە بێتەوە ڕۆژێک دیکە ئەم زەویە و ئەم ژیانە و ئەم ڕازاوەیی کە بەم شێوازە هەیە نەمێنێم. بۆ یەکە کاتێک ئەگە باسی ئەم دیمەنانی قیامەت بکەین یا باسی چۆنەتی ڕووداوەکە بکەین ئەبێ لە ڕوانگەی وەحیەوە سەیرنجی بین و هەروەها کە کاتێکین و چاوەسەرێکەکەمان کە قورئانی پیرۆزە، قورئانی پیرۆز لە چەندین دیمەنی جیاوازە بە چەندین دەستەواژەی جیاواز باسی خودی ئەم ڕووداوەمان بۆەکە. یەکێک لەو حەقەتانی کە پێمان نەفەرمیوە ئەڵڵا فەرمیوە ئەنە الساعەة ئاتیەة لا ڕەیبە فیها، بۆمان تەکید دەکاتەوە فەرمێ بە تەکید بەبێ دڵن بەبێ گومان ئەو ڕۆژەی کە ڕۆژی بڕیاردراوی خوای گەورەیە و کە ناوی ناوە ساعە، یعنی ئەو زەمەنەی کە زەمەنێکی دیاریکراوە تەنها خوددا دەیزانێ کە ڕوو دەدات و هەموو دنیای تیا ژیان تیا کۆتایی ژیانی دنیا کۆتایی تێ و دەستپێکێکی ژیانێکی هەتای دەستپێکە، ئەمە دێت و بەبێ گومانە لا ڕەیبە فیها، هیچ کەمترین گومانێکی تێدا نییە. بەڵام بۆ کێ کەمترین گومانی تیانە؟ بۆ ئەوانەی کەوا عەقڵ، بۆ ئەوانەی کەوا هزریان، بۆ ئەوەی کەوا مەنتیق و لۆژیکیان بەبێ فاکتەری ڕق، بەبێ فاکتەرێکی بڵێن گروپگەرایی یاخود تەحەیز بۆ چینێک بەکارهێنن، تەنها عەقڵیانە خەنە گەڕ بۆ بیرکردنەوە لە بوون، بۆ بیرکردنەوە لە خود، بۆ بیرکردنەوە لە ژیان. لای ئەوانە ئەگەر تۆزێک تەنها ویجدان بخەنە گەڕ و عەقڵ بەکاربێنن لا ڕەیبە فیها.
بۆ چووکە لەبەرەوەی کاتێک هەر کەسێک گەیشتە سەر ئەو دەرەنجامێ کە زانی ئەم دنیایی کە دەیبینێ بەبێ گومان مەخلوق و ڕۆژێک بووە نەبووە و خالقێک بەدیهێناوە کە ناوی ئەڵڵایە بۆ یەکە لە قورئانی پیرۆزە کاتێک کە باسی ئەڵڵا دەکا ئیمان بالله ئێستا زۆربەی کات ئیمان بالله و ئاخریش لە پاڵیایەتی بۆ یەکە لە ئەم دوانە پێک و ڕەب دەکاتەوە بێکترەوە ئیمان بە ئەڵڵا و ئیمان بە یەومی ئاخرە دووشتی گرێدراون بێکەوە لە قورئانی پیرۆزە لە زۆر دەستەواژەکانە دێتەوە بۆ چونکە ئەم دوانە هەردووکیان ئاوێتن ئەگەر بڕوابوون بە خوددا هەبێ بڕوابوون بە ڕۆژی دوایی شتێکی زۆر حەتمیە جیا بکرێت چونکە جا ناکرێتەوە خالقێک کە ناوی ئەڵڵایە کە دنیا دروست کردووە وەکووتمان لە جاری پێشوە ژیانی بۆ کاتی دروست نەکردووە ژیان هەتای ئەڵقەیەکی لێرە ئەڵقەی دومیشی لەولایە ئەمەی پێک و گرێ داون پێکەوە بۆ یەکە کاتێک کە سەرنجین کۆمەڵە کۆدمان پێدا بۆ ئەوەی کە ئەم ڕووداوە ڕوودا یەکەم فەرمی ئیذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة ئەگەر کاتێ ئەم ڕووداوە ڕوویدا بازان ئەم ڕوودانە شتێک نییەش بە درێ خواتەوە حتمما ڕووەدا باشە ئەم تەحەدا قورئانی لە کیەوە دێ بە هەموو مرۆڤایەتی ئەڵێ هەر کاتی ئەو ڕووداوە هات ڕوو ئەدات ڕوودانی تێکچوونی دنیا هاتنی قیامەت ليس لوقعتها كاذبة بۆ هیچ شتێک نییە بە درێ بخاتەوە آخر کۆدی زانستی زۆری داناوە یەکێ لەوانە خوای گەورە فەرمێکی إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها هەر کاتێک زەوی خۆی لەرزاند سەرنج بن ئەم دیمەنی لەرزینی زەویە ئەمە کۆدێکی زانستیە ئێستا لە دنیادا بە شوێنە ئاگەڕین دەیان جاریش دووبارە بێتەوە لەملا لەولا زەمی لەرزە دروستە بێ بەڵام بە مەشەدی بچووک دە هەر جارێکی شا کۆمەڵی لەوانێتی ئاچن لە ڕوا لەگەڵیا قیامەتە بچکۆلەیەک بۆ خەڵکانێتە دنیاوە بەرقەرارەکە لە هەمان کاتە دیمەنی ڕووخان و تێچوونی شماپشانەدا پیشانمانە ئەدا جیهانێکی دەریایەکی گەورە چۆن نقمە بێ پیشانماندا ئەو باڵەخانە گەورانە چۆن ئەکەونە سەر زەوی و تێگەچن پیشانمان ئەدا چۆن بەسەرنکا دەگەبینی ئەو زەویە جوانە ڕێکە پارچە دەبێ و شەختە باو کە لەبەری گەورەدا مرۆڤ چەند دەسەڵاتە نەوەی کە بزانێت کی ڕوو ئەدا زەمین لەرزەیەک بەڵێ چۆن خۆی پارێزێ خۆی بەدەم کاتێک خۆی گەورە فەرمی ئیدا ئەگە هەر کاتێ زەویتان بینی خۆی لەرزان دەلەرزێنێ کاتێک کە خۆی لەرزان چییە کات ئەوەی کە لە ناویایەتی فڕێدەدا دەرەوە ئەو زەمین لەرزەی ئەخیریان کە ئیکا کە بۆ کۆتایی ژیانە ئیتر لە هەچیشتە لە ناو ئەوابێ خاتە دەرەوە فڕێدەوە ئالەم کاتە جا دەفەرمی وەقال الإنسان ما لها ئینسان پێڵێەوە زەوی تۆ چیتە ئەڵێن کاتێکە لە مەکەدایکە لە سەدەمی سێدنا عومەر کوڕی خەتاب بە زەمین لەرزەیەکی گەورە ڕوویدا خەڵک زۆر ترساوتیان ئەمە لەوانەیە ئەوەی قیامەت بێ ئەفەرمێ سەیدنا عومەر دابەزی وتی ئەی زەوی ئەوە چیتە ئەلەرزی ئەفەرمی وەڵامی نەبوو وتی خەمتان نەبێ ئەمە ئەوەی قیامەت نییە چونکە زەوی قسە ناکا هەر کاتێ زەمین لەرزەیەک ڕووبدا بۆ قیامەت کۆدەکانی ئەوێ زەوی خۆیتە زبان پێتان ئەڵێ ئەمە ئەوەیە بۆ یەکا من بأن ربك أوحى لها پەروەردگارم وحی بۆ نادوم کە من ئەبێ ئەمە بکەیت کۆتایی بەژێرتان ئەمە پرسیارێکی گرنگێنێتە پێشەوە مرۆڤ لە ئێستاە زۆر بە شانازیەوە باسی دەستکەوتە زانستیەکانی یەکە جەنابی مامۆستا پێت وایە مەسەرەن هیچ مرۆڤێک بتوانێت لە ڕێی زانست و با بڵێن دەستکەوتە زانستیەکانەوە ڕێخۆشکا بۆ ئەوەی دەربازی بێ لەم ڕووداوە بۆ لەسەر زەوی بچێتە ئاسمانەکان تووزانم بۆ لە ڕووداوی قیامەت ڕزگاری بێک هیچ کەس ڕزگاری نابێت چونکە ئەو خالقەی کە ئەرز و ئاسمان باسی کۆدی هەموو بۆ کە باسی دیمەنێکە کە کاتێ لەو ڕۆژایەکی لە دیمەنەکانیان بەس زەویە کە تۆی تیاژی ئەو ئاسمانەشی کاچی بە هەمان شێوە خوا باسمان بۆکە ئیذا السماء انشقت وإذا السماء انشقتیشمان باسەکە هەر ئەو کاتێک کە زەوی ئاسمان دەبینن ئەویش چیەکە انشقت تەنها زەوی نییە مە ڕووداوی یەکەم بڵێن کە بڵێن دیمەنە لە دیمەنەکان جابوویەکەم باسم و کۆدی زانستی زیلزال کۆدێکی زانستیە ئیدا بەگوێ ئینسانە هەموو ڕووداوێکی زیلزال لە سەر زەویە بێخەرەوەیەکی ئەو ڕووداوە گەورەی قیامەتە لە هەمان کاتەکە خوای گەورە باسی ئاسمانەکە ئەو کاتێک کە ئاسمان شەقتە بە ئێستا هێندێک جارکات دەگەبین ئەڵێ نێزیکێک دێتە خوارەوە چی دەکا کارەسە نێزیکێ چییە ئەگە حسابی کە نێزیکێ بە قەدەری ئاسمان و پێوین هیچ ئەکا بە نیسبەت ئاسمانەوە بچووکە هیچەکە باشە هیچێک بە نیسبەت هەموو ئاسمان و ئەو وەندە کارەسا دروستکە لە زۆرجیانی ئینسان ئەگەر یەک دانە شەق لە زەوی لە ئاسمان بەوسە تا ئەوسە کودێکی تێ ببێ ئێستا مەسەن کاتێک گەڵم بەرگەهەوا خەریکە بەرگە هەوای زەوی کونی تێدەبێ بە کۆتایی بێ و بەرگە ئۆزۆن چی بەسەر دێ چی لە زەوی دەبێت ژیان کەوتە خەتەرەوە ئێگەر قەراری خوایی بێت بە ئاسمان بڵێت تۆ ئیتر مەمێنە ببە بە هەور و بڕۆ ببە بە هەڵم و لاچۆ
ئەو کاتە چی دەقومێ ئەمەش کۆدێکی تری زانستی بۆ ئینسانی پێڵە کە تۆ سەرنجی ئەو ئاسمانە بە ئێستا کە هەموو زانستی ئینسان دەڕوا بە فەزایەکی گەورەدا پیاسە دەکاو دێت و دەچێت تێدەگا لە ئاسمان کە ئامەش بەڕاستی بەقای نییە چووکە هەر لە جیهانێکی مادەیە قابلی توانەوە و تێکچوونە وەگو چۆن بە سەڵەکەەکانی هەموو مەسەن قوتبی جنوبی ئەمریکی وردەوە دەبەرەوە توانەوە دەچنمانە بێنن کە چەندین ساڵ و هەزاران ساڵە ماونەتەوە وەکو خوان بۆ ناڵە ئێستا وردەوە دەبەرەوە توانەوە دەچێت کۆدێکی تری زانستی کە قورئان پێمانەڵێ ئیدە شەمس و کوویڕەت ئێمە ڕۆژ دەبینی ڕۆژان هەموو ڕۆژێ سەرنجی ئەدەین هەموو ڕۆژێک ئێمە دووبارە ئەبێتوانێ بەزستانیش ئەگە تۆزێک هەور بێ خواخوامان بێت و لێماندا تیشکەکەی بە شوێنی ئاگەڕین خوای گەورە دەفەرمێ ڕۆژێک دەبینن ئەو ڕۆژێک کە ڕووناکیتان پێدا کوویڕەت ناوەکەی دەردەهێنرێ ڕووناکی تێدا نایەڵڕێ پاشەمە کۆدی زانستیە ئێستا علمیش دەڵێ کاکە خۆ ئەو تاقیکە ناو ڕۆژایە بەرگێ چەنەکات هەسووتێ لە چەند چینێک پێکاتەوە یەکەم چینی ناوی کرۆکە گرۆکە کە خوا فەرمێ کوویڕەت ئەو کرۆکە چی دێدێ دەردەهێنرێ کە دەڕووناکی نامێنێ ینی مهمەکەی خۆی لەدەستە کە ئەو کاتە ڕوویدا فەرمێەوە بڕیاەوەیکی کەدا لەوەی کە دنیا تێگەچێ و ژیان نامێنێ ئەمە لە بەچاوی ئینسانایە ئەمە ئەتوانین ئێستا لە ڕووی زانستیوانە ئەگەر عقل و زانست بەس بەشێت پێمودی بە علمی قسە بکە دوورکەوێتەوە لە ڕقولەکین بەڕاستی تێدەگال لەوەی کە ڕۆژی قیامەت بەرقەرارە ئێستا هەموو مرۆڤایەتی جەناوی مامۆستا لە خەمی ئەوەیە چەند پلێکی گەرما بەرز بۆتەوە یان نزم بۆتەوە مەسەلەن وەرە مەسەلەن خۆر بە یەکجاری تێکشلەکانی گەرمای لەدەست بدەستداویی تیانەمێنێ ئەمە بەڕاستی خۆی گەورە دوستان لە دیمەنێکی تررا باسی زەویمان بۆکە بڵێ باسی خودی زەویە کاکە پێشگەرە فەرمێکە هات و زەوی خۆی کشا کە دەکە کشاچی دەکا وألقت ما فيها وتخلت حچی لە ناو خۆیاتی هەر هەمی فڕدا و وازی لە هەر هەمووی هێنا دەیان دیمەنی ئەوەمان پێدا لە قورئانی پیرۆزە هەموو ئەم دیمانانە من ئەوەندەی کە دراسەم کرد بێت تێگەشتم کە ئەمانە هەموو کۆدی زانست لە هەر سەردەمێکا بۆ سەردەمێک جۆرێک لە معریفە ئەدا بە ئینسان بۆ بوونی قیامەت بەڵام بەشە لە دراسەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەو جیهانی بوونە لە لای ئێمە تا ئێستا لە دراسەیە ئەم جیهانی زانستی زۆرمان کردووە تاتی ئێمە موسڵمان ئەوەندەی گرنگی بەلایانی فکر و بەلایانی مەسەن سیاسی و بەلایانی اجتیماعی ئەوانەمان داوە گرنگیمان بەم لایەنە زۆر گرنگە نەداوە لە ڕووی علمیەوە دراساتمان نییە لەسەر ئەم گۆڕانکاریانی کە لە کەش و هاوا و لە دروستکراوەکانی خوا دروستە بێ لە بەردەی بیگرە هەتا ئاگاتە ئەز و ئاسمان و ئەستێرەکان جەنابی سازانێکی زۆر باس لە کۆتایی هاتنی تەمەنی هەسار و ئەستێرەکانی شەکایانی بۆ نمونە مەسەلەن لە گەردوونە باز لە بوونی کونێکی ڕەشەکە کاتێک هەسار و ئەستێرەکان بەرەو کۆتاییە چن لەو کونە ڕەشەیە ون نەبن بۆ خۆی پێت وایە مەسەلەن ئەمە سەرماندنێکی زانستیانەی بوونی کۆتاییە ینی بۆ هەسارێکی وەکو هەسارێکی ئەگەر بە لەبیرم بێ مەسەیەکێک لەو توێژینەوانەی زۆر بە قیمەت بوو بەلامەوە زانایەکی یابانیە لە دوای ئەوەی کە خۆی بە شوێن وێڵە بە شوێن کۆمەڵە بابەتی زانستی لە ئاینەکان ڕێ دەکەوێتە وڵاتێک عالەمی ئیسلامی لە قورئانی پیرۆزە کۆمەڵێک لەو بابەتانێکی ئەو بابەتی کونە ڕەشێکە لە ئاسمانە کاسەکانی تیا کۆبێتەوە قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێ ئێمە چەند ساڵە بە عەقڵ بەهەجی ئامراز و ئامێری پێشکەوتوو لە لامانە دەڕوانین دەچین دێین دەچین هەڵ و کۆشش ئەدەین هێشتا ئەو زانێری کە کۆمان کە دەتوانێت ئەو نەمان زانیوە شتێکی ئاوا هەیە لەوێدا ئەو نەمان دەرک کردووە بەس نەمانزانی وەزیفەکەی چییە بەس کاتێک کە قورئانم خوێندەوە پێی وتم وەزیفەی ئەوێ چییە کەوابوو ئەم قورئانە دیارە خالقی ئەو شوێنە دروست نادوێتی خوارەوە چونکە ئەو تەنها تا ئێستا ئینسان نەیزانیوە کەسێک نەبووە لە سەر زەوی ئەم زانیارێ لەبێ لە سەردەمی شەکە قورئان دابزی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵام هیچ ئەزیرە ئامێرێکی وانە بوو بتوانێەوە کەشف بکە کەوابوو ئەمەی کە ئەوەی پێوتووە کە ئەم وەزیفەکەی ئامەیە ئەوە خالقی ئەوەرز و ئاسمانەیە بۆیە دەڵێ ئەو کاتە من زانی وەزیفەی ئەوە چییە وەزیفەی ئەوەیەکی کە لە وەزیفەکانی بریتە لە ئەم حاڵەتە کە پێمان سەرمێنێ کاکە ئێوە دڵخۆش مەکەن بەم دنیا بەزان دنیای خولوودە بەقای نییە بەردەوام نابێ وەکو چۆن ڕۆژانە هەر لە زەویدا چەندین مادە هەیە دەڕواو دەبێت بە هەڵم دەبێت بە گاز و نامێنێ وردە کەم دەکا ئەم کەمکردنەوەی مادەکانی ناو زەوی کە یەکەیەکان پلە دەڕوا هەردێکێکە لە دەرسەکان و ئاماژە زانستیەکان بۆی کە پێمان بڵێ کاکە ڕۆژێک دەبێتە خۆ ئەم کوڵۆ گەورەش ئەویش بە هەماشەوە نەبێ ئەها قورئان باسم بۆ کافەرمی ئاو شاخە گەورانەی کە ئیبینی ئێستا زەویان ڕاگرتووە ئەوان وەکو میخێک واتانەیە فەرمی ئەوانەش ڕۆژێکە بێ خۆی گەورە فەیەنسیف و نەسفە هەر ونیانەکاون
باشە فيجعلها قاعا صفصفا لا ترى فيها عوجا ولا أمتا ڕۆژێکە بینی ئەم زەویە کە تۆ ئێستا وازای هەمووی شاخ و داخا خوای گەورە وای دەگۆڕێ ئەو شاخانە بۆ کا بە هەڵم نەسفیەکە بە بەخوارە ئێوەتە ناو ئەسڵەن وجودی نامێنێتەوە جا هەموو جار ئەم دەقە قورئانێکە ئاخوێنەوە چی مێتەکایەوە کەوەی کە بڵێن لەناو ئەم شاخانە ناو زەویدا بەقەدەر قوڵایی بەرزەکان ئەو نەشوێنی بۆیش بێتەوە چێتە ناو زەویەوە ڕۆژێکە بێ خوای گەورە دایانە بەزێنێتەوە ناو زەوی ڕێکزەی پێ تەختەکاتەوە عینە شتێکی ئۆتۆماتیک ئێستا زۆرجار هەیە ئەمڕاز دروستەکەن دابەزێتەوە بۆ خۆرێتەوە سەر وەکو ڕێگرەکان وەکو دێک لە شوێنەکان داهاندرێ ئەبینی قورئان خوا فەرمی ئاوا نەسفیەکەنی بێنەوە خوارەوە دەکاتی ئەم دیبانانە پیشاندا ئەم دمەشتێکی زانستیە ئێستا لە ڕووی علمی و ئەتوانین ئێمە بین لە شاخەکان تێبگەین کە ئەمەمان پێ تێمانگەێنێ کەمە کلیلێکی تێرە کلەکانی ناسینی قیامەت سەدان کلیلی ئاوا لە قورئانی پیرۆزە لە گەدوونەوەی داناوین بۆیە هەر یەکە لەم دیمەنانە کە ڕوەدەن شتێک نین لە ئینسانە بڵێ وەڵا ئەمە شتێکە غەریبین پێ غەریب نین پێی چونکە نمونەی ترمان ئەبینین نمونەی بچووکیان ئەبینین بۆیە کە ئەو ڕۆژە ڕووەدا دەتەنها وەتانن دیمەنەکە بە گەورەتر ئەبینین دیمەنەکە بە حاڵەتێک ئەبینین کە ئیتر تا ئێسەکانی وێنەکەیمان نەدووکەڵین بۆ شێوازە ڕوونەتاوە چەندین پرسیاری گرنگ هەیە جەنابی مامۆستایشێک لەوانە ئەوێ ئەو ڕۆژە زۆر لەسەر مرۆڤایەتی و مرۆڤەکان سەخت بگوزەرێ ڕاستی ینی مرۆڤەکان لەو ساتە وەختەیە ئەگەر قورئان بۆمان باسکایان لە فەرمودەکانی پێغەمبەر باسکراوی عەلەیهی سەڵات وەسەلام بارودۆخی چۆن بێت چۆن ڕوبەڕووی و مەشهەدە ببێتەوە یان لە ڕاستیە ئەمە دەتوانین بڵێن دوو بەڵکەمە دوو باشەوە وەکو تەقریبەن فەرمودەکانی پێغەمبەری خوا ئاماژەی پێکا ئەمن بە ئەم حاڵاتە گەورەی کە باسێکن واقعەکە بەنسبەت هەموو خەڵکەوەیە کاتێک کە ژیان کۆتایی دێ و هەموو ئینسانتی حەشتەکە ئەمما واقعی بچووکی خۆمان هەرێکە بۆ ئێمە قیامەتێکی خۆمان بەدیەکەین کە پێڵەن قیامەتی تاکە ئینسانەکان ئیذا مات ابن آدم قامت قیامته ئەمە ئەوەیانە ئەمان لە چیوە کاتێک سەیدە عایشە ڕەزای خوای لێ بێ خوا فەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو هەواڵانیا بوو هێندێک لە عەرەبە جوفاتەکان بڵێن دەشەگیەکان کە زۆر وشک و ناحاڵین یعنی ئاوای فەرمی هاتیان يسألون الرسول صلى الله عليه وسلم متى الساعة پرسیارەکەی پێغەمبەری خوا کەی قیامەت بەرپا دەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ فنظر إلى أصغرهم سەیری بچووکترینیان کردی لە ناویانە مناڵترین کەسیان دانێکی تیا بچکۆلانە منداڵێک فەرمی ئەگەر ئەمە بژی ناگاتە تەمەنی ئێوە قیامەتی ئێوە بەرپا بێ نمونەیەکی جوانی بۆ هێنانەوە ئەگەر ئەمە بژی ئەم بچکۆلەیەتان ناگاتە تەمەنی ئێوە قیامەتی ئێوە بەرپا بووە کابۆ ئەمە جۆرێکە لە قیامەتی شەخصی ئەم جۆرە لە قیامەتە کە بۆ ئینسان دروستە بێت لە دەستپێکی ڕۆح دەرچوون و دەست پێکات و ئەچێتە مەیدانی قیامەت بە شەرتێک ئەم ئینسانە ئەگەر لە دنیاە کاتەچێتە قیامەتەوە هیچ حەقی خەڵکی بەسەرەوە نەبێ قەرزاری شەخص نەبێ مافی خوایی نابەز مافی عەبدی بەسەرەوە نەبێ ئیشی زۆر باشە بێ کاری مەیسەرە بێ و لە قیامەتە ئیشی خۆی ڕێەکەوێ و ئەخێتە شوێنێکەوە بۆ خۆی تا ئەو ڕۆژە هەر چاوەڕێیەکە بۆ خۆی لە ئیستراحەتێکی خۆشە بێ بەڵام خوا پەنامان بە ئەو ئینسانی کە بمرێت کاتە ئەم حاڵەتێک کە قیامەتی خۆی بەرپا بێ حەقی خەڵکی لەلا بێ وەکو پیاوێکە قەرزاری حەقی ژنەکانی بێ ژن بێەوە قەرزاری حەقی پیاوی بێ کاسبکار لەگەڵ مامەڵەتیەکان هەر کەسێکی تر لە سڵتەیە دەسەڵاتێکە حاکمێکە مدیرێکە هەر کەسێ هاوڕەیەکە قەرزاری حەقی تر بین جوێنێکە خوانەخوا زوڵمێکە کە دوانە ئەمانە بە ئاسان لە قیامەتە چونکە میزانی خوای زۆر دەقیقە دەرناچێت جاوەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی ئەمەمان بووەکە ئەم ئینسانە موسڵمان لەگەڵ ئەم ئینسانە بێ یا بڵێن قەرزاری یاخود بێدینەیە فەرقیان چییە بۆ چوونیان بۆ قیامەت کە ئەم قیامەتی خۆمان بەرپا بێ و حاڵمان چۆنە لە فەرمودەکەی ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل ڕیوایەتێکە ئەفەرمێ سەحابەیەکە فەرمێ لە خزمەت پێغەمبەری خوا بووین لەسەر گۆڕی یەکێ لە هاوڵان بووین قەبرەکەی هەڵکەنرابوو لەو کاتە من کە لەحدیانە کە بەردەکانیان دەخستە سەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چیلکەیەکی پێ بوو ئاواهەی لەسەر ئەرزەکە ئەیهێنا بەگەڵەکە ئاوای لە ئاماژە بکووی وینەکیت و ئەفەرمێ نەکتی ئەکردواتە ئاواهەی ئەرزەکەی پێ هەڵئەکۆڵی فەرمی کاتێک لەو حاڵەتەیە بوو فەرمی ئیستەعیذوا من عذاب القبر پەنا بەگرن لە سزای گۆڕ سێجا فەرمی ئیستەعیذوا من عذاب القبر پەنا بەگرن لە سزای گۆڕ ئیستەعیذوا من عذاب القبر پەنا بگرن لە سزای گۆڕ ئەفەرمی ئێمە ژوا گوێمان گرتبوو کۆیا باڵندە لەسەر سەرمان بێ نەجوڵێ ئەوە هەمومان حەبەسا بین گوێمان لێگرتبوو فەرمووی
پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی ئێوە کاتە ئەو کەسەی کە دەمرێ دوو بەشن. بەشانێک هەیە ئینسانێکی ئیماندارە لە دنیاە پشتی لە دنیا بوو ڕووی لە خوا بوو لە قیامەت بوو منسەب و پلە و سامان نەی خەڵەتان دەبوو بەردەوام دیری ئاخیرەت لە دڵیا بوو. ئەگەر هەر کەسێکمان بەم ئیمانەوە بڕواتەمە بیری ئاخیرەت دڵمانەبێ یعنی هەموو جارە حازری بۆ مردن. ئەم قسەیە زۆر گرنگە کاتێکڵێن ئێمە بیری ئاخیرەت ئەوە نیە من هەموو جا بڵێم بڕۆم بە قیامەتێک کە بڕۆم بە قیامەت دەبوو یعنی خۆم کۆ کردووەتەوانێ لە هەر ساتێکا بڕۆم ئامادەم چونکە سەفەرێکە و ڕەحیلێکە پێڵن کاکە تۆ کۆم بلیتەکە بۆ بڕاوە ئەم بلیتە حازر کراوە سەفەرە چاوەڕێ 24 ساعتە لەوانێ لە تەلەفۆنەکە فڵان کاتە ڕۆی. بیری ئاخیرەت بۆ ئینسان ئاوا هەیە بەردەوام تو ئەخاتە حاڵەتی ئامادە باشی بۆ ڕۆشتن بۆیە کا زۆر خۆ کۆکێتەوە هەموو کاتە خۆ کۆکێتەوە کابوو کە خۆکەدانی حەق لەسەر خۆ لابێ قەرزاد نابی هەڵپە ناکەی زوڵم ناکەی بەردەوام حەزەکەی خێرکەی ئەوەندە حەزەکەی خێرکەی ئەوەندە حەزەکەی جوڵەکانی ژیان هەمووی بۆ خێر بەکاربێنی بۆیە چەندەمان ئیشکەی ماندوو ناوێشە دێ ئەو بۆیە کە هەڵێن ئینسانی ئیماندار حتاکو بە تەمەنی سەرکەوێ هەڵکشێ ئەبێ عەمەلی ساڵحی زۆرتر ببێ چونکە یەقینی بە قیامەت زیاتر ئەبێ ئەو کاتە بێ زۆرتر بجوڵێ. ئەفەرمێ ئەگەر ئاواهی بوو ئەو کەسە مرد بوو بەم شێوازە ئاوابیری لە قیامەت بوو ئەفەرمێ کاتێکە ئامادەی احتیزاری مردنیە بێ فریشتە کۆمەڵە فریشتە دێن بۆ ئیستیقبالی کۆمەڵێ لە هاوڕێ خۆشەویستەکانی کاتی خۆی کە ساڵحین بوون دێن بۆ ئیستیقبالی ئەو ڕۆحی. چۆن دێن فریشتەکان دێن بە تابوتێکی بۆنکراوی حەنوت کە بۆنێکی زۆر خۆش ئامادەن ئەو ڕۆحە بکێشتن ئەو ڕۆحە بەرن لەگەڵ خۆیانە. پێغەمبەری خوا فەرمی تەڵ مژدەیەکی زۆر خۆشە دەفەرمی ئەوانە کاتێک کە ڕۆحیان دەرەجێ چی واتانێ وەکو چۆن قەترە ئاوێک لە ناو سوراحێک دێتە خوارەوە چەندە ئەرکی هەیە ڕۆحی ئەو ئیماندارەش ئەوەندە عەزێتی هەیە ئەوەندە عەزێتمان هەیە ئەگە ئینسان بە ئیمانەوە بڕوا بۆ قیامەت. دەفەرمێ ئاواهی کاتێک وەری ئەگرن جبریل دێتە بەرسەری دادەنیشێ پێی دەڵێ ئەی ڕۆحە پاکە پوختە جوانەکە دەرچوە لەم جەستەیە بەجێی بێڵە و کۆچکە بۆ ئەو شوێنەی کە خوا بۆی ئامادە کردووی بەم وشە جوانانە پێ دەڵێ ئەی ڕۆحە پاکە جوانەکە دەرچوە لەم جەستەیە بۆرە بۆ ئەو شوێنەی کەوا بخوا بۆ ئامادەی کردووی. ئالەم کاتە لەم حاڵەتانەیە فەرمێ فریشتەکان وەری دەگرن دەیبن بە ئاسمانەکانە تێپەڕی دەکەن هەر شوێنە تێپەڕێ هەر فریشتێک وڵێ ئەم بۆ نەخۆشە چییە؟ ئەڵەن ئەوە بۆنی فلانی کوڕی فلانە بە کام بانگ کام ناوەی زۆر جوانە ئەو ناوەی لێنن هەتا کاتە ئەو شوێنەی کە خوای گەورە قەراری داوە لێوا خوا فەرمێ بینووسن دەرە سجلی صالحین ئەم عەبدەی بمخەنە ڕیژی صالحین. بەڵام فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بە پێچەوانەوە ئەوەی کە لە دنیادا مردووە پشتی لە دنیا نەبوو ڕووی لە دنیا و پشتی لە ئاخیرەت بوو کە من زۆر خەتەرە بەڕاستی پشت لە ئاخیرەت چوانە زۆر جار هەیە ئیمانداری پشت لە ئاخیرەتمان هەیە ئیماندارین بەڵام زۆر بیری ئەوەنە بیری دنیامان بینی قیامەتمان نییە مەگە کاتی مردن ئەوەندە سەرقاڵ بووین لەم ژیانەدا هێندێک جار زوڵمەکەین ستەمەکەین ئەسڵەن گوێشی نادەینێ حراممان خواردۆ گوێمان نەداوەتێ زۆر زوڵم و جەریمە هەیە بەڕاستی زۆر جار من وتومە هێندێک حاڵەت یعنی بتادی موسڵمان کە خێزانی موسڵمان ئەبێن ئەمە زۆر وتۆپیان ژن و مێدایەتی ئەرکێکی زۆر گەورەی نێوانی هەردووتانە وا بکەن کە مردن کەسان قەزای کەسان نەبێ چونکە حقێکە خولای خوا زۆر حقی شخص بەسەر شخصەوەیە زۆر بدیشە تەکیدی زۆر لەسەرگراوە زۆر پێکەوەژن ئەمجا مەسئولیەتی گەورەشیان لەسەر چونکە نەوەیەک پێشکەشی کۆمەلگاکەن بۆیە کە مردن ئەو خوا کاتێکە مردن بە حەق مەسێکترۆ نەبێ تا ئەتوانن مافیەکتر بپارێزن بۆیە کە نامەردی ئەگەر پیا و زوڵم لە ژنەکەی کا زۆژن زوڵم لە پیاوەکەی کا نامەردی ئەگەر مەسەلەن بە هەمان هێندە حاڵەت هەیە بەرامبەر ژنەکەی بیکاکە حەقی خۆی و شەرعی نییە هەرچەند بابەتێکیشمانەوە بەس لەو ئەگەر یەکەوانی بژوو هەر بە گردن ئازادیکی بەسیت ئەو پیاوە مەسەلەن گردن ئازادی مەسەلەن لە کاتی من ناڵێت توا گردنی ئازاکەی بەڕاستی ئەو گردن ئازادیە دوو حاڵەت سەرپێیە ئەو دوو حاڵەتی هەیە گردن ئازادیەکمان هەیە کابرا خۆشی بەیەقین و ئەیکات بەڵام حیساب و عەلە داوای ئەجر لە خواکە ئەگەر مەبەستی ڕەزامەندی ئەڵڵا گیان بێ بەڵێ ڕزگاریە بێ ئەجی باشێ بەڵام ئەو لە پێناوی ئەوە چەندین دەرەجە بەرزە بێتەوە ئەمە لەبیر نەچێ کاتێک ئەمە ئەم ئیشاکە لەبەر خاتی ئەڵڵا گیان بێ کە هیچی تر نەبێ نەک بڵێم کوڕی چاکە و ژنی چاک بوو پیاوی چاک بوو ئەم نیازەی نەبێ فەقەت فی الله بەڵام ئەگەر بخوا نەخواست مافێکی لەسەر بوو بێ مافەکە بۆی ڕەفکم پارەیەکە سامانێکە لەسەری تو نەیداوەتەوە ئەمە ئەگە کەسەکە بدە میراتی شخصەکانی خۆی ئەبێ بیدا بە میراتگرەکانی
هەر بەگەردن ئازایی ئەوە ئاسان لا ناچێت چونکە حەقێکی ترە لە سەرێتی ئەمە حاڵەتێکە جا چینە سەبابەتەکەی خۆمان لێرەوتم بەڵام پێچەوانەوە ئەوەی کە ڕۆحەکەی وانە ئەوەی کە لە دنیادا وانە مردبوو پێغەمبەری خوا فەرمێ کێ دێ بۆ پێشوازی کۆمەڵێک دێن دەم و چاو ڕەش ناشرین هەر بەبینینیان دەتۆقی بەڵام ئەو کۆمەڵە فریشتەی چاو جوانی دەم و چاسپی دەچوونەوە سەقبالی ئەم کۆمەڵێک فریشتەی دەم و چاو ڕەشی قیراوی ڕەش هەر لە دوور لە بینینیانە دیمەکان ئەترسی بەڵام کاتێک کە ڕۆحی دەردەهێنن وەکو چۆن دەرگێکی دڕکایی بەناو لۆکایە بێنی ئەوە ڕایکێشەیە فەرمێ ئەو ڕۆحی ئەوا دەرهێن لە جەستەیە کابوو هەموو گیانی هەر زەحمەتە ئەمجارە فەرمێ بۆنێکی لێدێ ئەم بۆنە ئەوەنە ناخۆشە هەر کەسێک کە بۆنیەکە یەکسەر ئەو شوێنە بەجێ هێڵێ هاوارەکە ئای هاوار ئەمە چی ئەم بۆنە ناخۆشە جامەسم لەو دیمەنە بۆ چی بوو ئەم فەرمودەی پێغەمبەری خوا تەمەن باسی تەفاسیلی مد نەکات تا ڕۆژی قیامەت ئەم فە دوو درێژە فەرمودەکەی مام ئەحمەدی کوڕی حەمبەر ڕیوایەتێکە ڕەحمەتی خوای لێ بێ من بەسم تەنها ئەم دوو دیمانەی بوو ئێمە بەڕاستی کە ئەچینە قیامەتەوە ئەگەر بەم دیمەنی یەکەمیان بڕۆین لە دەرگادانە لە شوێنێکەوە کە خوای گەورە مامەڵە جۆرێکی ترە بەڵام ئەمە تریان کە ئاڕۆیت لا تفتح لهم أبواب السماء نخير بأنك ولا يدخلون الجنة بوني شي هر نابيستن بلا مسلمان كان أواني بروحا تفتح لهم أبواب السماء أبواب بهشت يا ولا أبواب جهنم يا ولا كلته جاء أم حالته من دسبيك يكمي روشني قيامتي شخصي خمانة قيامتك جشتيك أما شخصي خمان بوشي وازي أما حالتك جشتيك حاڵە دەگەشتیەکە لە قورئانی پیرۆزا کۆمەڵی دیمەن باسەکە یومە یحشر ئەعداء الله باسی حەشرەکە حەشر یانی جەمع کۆکردنەوەی هەموو ئەعداء الله خوای گەورە فەرمێ هەمیان کۆکەینەوە باشە یەخرجون من الأجداث لەناو قەبرەکانیان دەریانەهێنینەوە هەر یەکە بۆ خۆی لە ئەم زەویە گۆڕاوە بۆتە ساحەیەکی پان و فراوان ئەفەرمێ لە ناو گۆڕەکانی خۆیان دەریانەهێنینەوە کە دەریانەهێنین فەرمودەکە ئەفەرمێ کاتێکە پێغەمبەر باسی بۆ عایشە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا ڕۆژێک دێتەوانێ ئەم ڕۆژێک کە دنیاتا دیوتانە ئەمە نییە ئەو ڕۆژە گۆڕاوە بە ڕۆژە هێندە نزیکە لەسەر سەری ئینسانەوە هەر یەکە لە خودی ئینسانەکان هەیە هەتاک و قولاپەی هەیە هەتاک و بینەقاقەی هەتا سەری لە ناو عەرەقی خۆیان غەرق بۆ دەکوڵێ بەپێی تاوانەکان و گوناهەکانی ئینسان ساحەیەکە ئەو بەڵێن عەرەبیان عەرەزاتێکە پانایەکی زۆر تەواوە هەر کەسە لە شوێنەکە کە ڕاوەستاوە بە گوێرەی تاوانەکانی خۆت تۆ گەرمایەکانت هەست پێکەیت واتە هەر لە دوورۆکە ئەوە سەی دەکەن کە ئەبینە هاوڕەکانت ئەزانن تۆ چەنە تاوانت هەیە بە گوێرەی ئەو بوونی عەرەقەی کەوا کە دووتەتەوە و جەسەتی داپۆشیوە قورئان دەفەرمێ ڕۆژێکە یەومە یەفیڕ المەرء من ئەخیه ڕۆژێکە برا لە برا ڕاکە نە لە برای لە دایکی لە باوکی کورە لە مناڵە خۆشەویستەکەی کە لە دنیادا دایک بەسەر منداڵەکەیە دەگریا ئەگەر شتێ بووە خۆیان بەسەریا بۆی خۆشتی لێبێ مناڵەکەیی لێنەیە خۆی هەزار جارە کردە قوربانی غەدە قوربانی قورئانە فەرمێ یەومە یەفیڕ ڕاکە کێ ڕاکە برا لە برا ڕاکە دایک لە مناڵ مناڵ لە دایک زانی مەسەلی بچووکمان هەیە هەر زۆر بچووک لەم دنیاە واقع خەریکە ڕوونەدا ئێستا بەڵێ من لە کاتی ئینتیفاضەکە هەموو جارم گوت سەرنج بن ئینتیفاضە ڕووداوەکە بە شەدێکی قیامەتیە ڕووداوێکم بینی بە چاوی خۆم لە ناو کاتێکە کە بەران دەباری قوڕاوێکی سەختە سەر جادەکە هەجادە قوڕ بوو ئافرەتێک مناڵێکی ملۆتکەی پێ بوو خستێ ناو قوڕەکەەوە خۆی ڕۆشت هەر ئاوا فڕێدا ئێتر نەگەڕایەوە سەری بڵێ ما ئەگری جیکەی هەیە نا هیچ چونکە خۆی فەقیرە نەک پێڵاوی لە پێما مەشهەدی دووە ڕۆژ چۆن مە حاڵێکی دنیایە کە بارانێکە باری و لەوانە حاڵێکی بوو زۆر ترسەکەش بۆ شێوازە نەبوو خۆمان بە دیعایە گەورەمان کردبوو گەشتبوو مەنتەقەی لای پێنجۆن ئەوانە تازەی خۆ لە خەمەکە ڕخسی بوو کەچی لەوێ منداڵەکەی خۆی خفرەدا ناو قوڕەوە خۆی بەجێ هێشت چەندەها کەسم دیوە پیا مەسەن یعنی دایکی خۆی بەجێ هێشت لە ناو قوڕ و لیتا دایکی بە بۆی هەڵناگی لە کۆڵیەوە تەپەکی کەوتە بوو خۆی ڕۆژ و دایکی بەجێ هێشت وەکو بەخێر خەڵکی بیخاتە شوێنەکەەوە ئەمانە باشەمە دیمەنی دنیا ئەوێ قیامەت چۆن بێکات دەکە تۆ هەولە ڕووداوێکی گەورەیە ئەم ڕووداوە لە شتێک نییە توانێت ئینسان بە هیچ شێوازە بە بچووترین شتێک دیفاع لە خۆی بکە یعنی چکە خوای گەورە فەرمێ هیچ شتێک نەماوە لەو ڕۆژە فەرمێ پرسیار دەکرێ کێ هەیە کێ باقیە لەم ڕۆژە
ئەو کەسێک کە دنیای گوم مڵکم هەیە و سامانم هەیە و قدرەتم هەیە ئێستا خوا فەرمێ کوا سوڵتانەکان کوا دەسەڵاتدارەکان کوا پایەدارەکان کوا خاوەن ماڵەکان مامۆستا من یەک خۆسی بچووکم بەرێ دوایی دێینەوە سەرە و مەشهەدە دەست پێکەینەوە ئایا ڕوودانی ئەو ڕۆژە گەورەیە هیچ پەیوەندی بەوە هەیە مەسەلەن ئەم سەرزەویە پڕ بووە لە مسلمان و ئیتر ئەبێ کۆتایی بێ یان بە پێچەوانەوە پڕ بووە لە بێ باوەڕ و ئیتر ئەبێ بپێچرێتەوە کۆتایی بێ ڕاستی ئەم بابەتە بابەتێکە لە ئەشرات و لە نیشانەکانی قیامەتە باسەکرێ هەرێک لەمانە من جاری خۆ پێش و ئاسا ئاماژەم پێکرد کە ئەمانە ئەشراتی سەعاتە نیشانەکانی قیامەت بەشێکیان نیشانە گەورەکانن کە ئەو ڕووداوە گەورانە ڕووداوێکن یاڵی نیشانەیەکن ئاماژەیەکن کە لە کۆدی وەکو کۆدی زانستی واتانی بۆ ناسینی قیامەت بۆ ناسینی قیامەت وەکو ئێستا هاتنی سیدنا عیسا وەکو مەسەلەن هاتنی دووکەڵە دووخانەکە وەکو مەسەلەن هاتنی مەسەلەن یاجوج و ماجوج و دەرکەوتنەوەیان جارێکی تر و هەروە بوونی شەڕێکی خوێناوی و نازان بوون هەموو سەرزەوی موسڵمان بێ سیدنا عیسا بێتەوە سەرزەوی جاری تر هەموو خەڵک موسڵمان کە ئەمانە هەموو کۆمەڵی نیشانن ئەم نیشانانە کە ئاماژەیان پێکراوە ڕۆدەن ئەوێ ڕۆبن بەڵام مەرج نییە مباشرەتەن دوای نیشانەکەیتە قیامەت بەرپا بێ کۆتایی ژیان بێ دەگونجێز دەمەنێکی تریشی دوا بمێنێتەوە هاتنی پێغەمبەر بۆ بەڵێ خۆی بۆ خۆی نیشانێکی قیامەت بەڵام تا ئێستا دنیا هەر بەرقەرارە مەرجنی خراون باشەتەن ئەمە دروست ببێ ڕۆژ ڕووداوەکە خرا ڕووبدا بەڵام گرنگەوەی نزیکە بێتەوە کاتەکە نزیکە بێتەوە ئینسان دەزانێت کە ئیتر ئەمە زەمانێک زۆر نەماوە وەکو ئێستا هەموو ئینسانێکی ئێمە لە خۆمانە لە خۆ ئەگە خۆمان گێل نەکەین لە تەمەنێک ئازانین کە قیامەتمان نزیک بۆتەوە ئێتر خۆت هەستەکەی بەوە چونکە گە تەمەن هەڵەکشەی بۆ دەو جاتە خۆشەویستی قیامەت بۆ دروستە بێ زۆر حەزە لە دنیا نامێنێ من پیاوی بە تەمەنم دیوە تەمەنی 80 ساڵ بۆ 90 ساڵ زۆرجار لێم پرسیوە لە شوێنی شتۆ خۆش و جێگەی خۆش بووە ئەنگو بۆچی مرتاحانی وەڵاهی من لەم ژیانە خۆم بەغەریب بەزانم وام لێ هاتووە ئێستا جاران حەزمەکە لە دنیا بم ئێستا حەزم لە دنیا نییە ئەم تەمەنەی من وا خوازەی لە قیامەت بێ غەریبم لێرەدا بۆیە هەر لە نیشانانش کە ڕوەدەن مەرجنیە ڕاستە خۆ دوای نیشانەکەی خێرا کە سیدنا عیسا هاتووتر مەرجنیە هەموو سەرزەوێگە موسڵمان بوویتە خێرا بە خۆی وڵا دنیا قیامەت ئاخر ببێ مەرجنیە هەچی زەویگە هەموو پڕ بوو لە کوفر ئێتە وڵای ئێستا خێرا ڕاستە خۆ دنیا قیامەت بێت و دنیا ئاخر بێنە ئەمانە نیشانەیەکی نیشانەی نزیک خەرەوەن وەوتم ئەمانە بەشێکیان نیسپیشن جارێ و ڕێژەیە لە هەر زەمانێکا و لە هەر زروفێکا بەشێکی ئەبینین بەڵام نوێنە تەواوەکە نمونە تەواوەکە کاتە تەواوەکەی ئەوە لای پەروەردگارە لای ئێمە نییە نازانین کێ کە ئەو نمونە تەواوی مەسەن هاتنی تەواوی مەسەن سیدنا عیسا دێتە سەر زەوی ئەواکە لەکوێ دوخانەکە بە تەواوەتی دوخانی ڕاستەقین دروستە بێ ئەوەیەکە کۆدی تیاچوونی قیامەتە ئەمە لای ئێمە نییە گەورە ئەو مەشهەدەمان بۆ باسەکە کە ئیتر هیچ زیندەوەرێک لە سەر زەوی نامێن بانگەکە بەڵێ قورئانی پیرۆز بۆ ماواسە کات و کە هیچ زیندەوەرە ئەوەی کە ڕۆحی تیا بووە لەسەر زەویدا وجودی نامێنێ بەڵام ئەوەشی کە گەورەی بۆ دەبێنێتەوە تەنها ئینسان زیندوە بێتەوە باقی تێوکانتینا ناچنەوە بۆ قیامەت و محاسەبان لەسەر نییە بەس مرۆڤە ئەو گەورەی و حیاتی بەردەوامی هەیە ئەوەتە محادەکان کاتێک بۆ چووکە لەبەرەوەی هەموو ئەوانە بۆ خزمەتی ئینسان بوون هەموو ئەوانە کە خزمەت لە دنیای خزمەتی ئینسانیان کردووە وەزیفەکان تەواو بوو لە قیامەتیشا ئەم دنیای قیامەت خوا دەفەرمێ یەومە تبەدەل الأرض والسماوات خۆر ڕۆژی قیامەت هەر هەمان زەوی نییە هەر هەمان ئاسمانیش نییە خوا فەرمێ ئەمە دەگۆڕین دەیگۆڕین بە ئاسمان و زەوی ئیتم جا بەرگی هەتا بگرێ ئەمە بەرگی هەتاتایی ناگرێ ئەم ئاسمانی ئێرە بۆ هەتاتایی نییە ئەم ئەرزە ئێوە ئەرزی هەتاتایی نییە ئەرزی کاتیە چونکە ئێستا مادەکانی گەسێکی هەمووی مادەکانی بەرەو بوودەوەدا بەرەو تەواوبوون ئەچێ بۆیە خوا دەفەرمێ ئەمە دەگۆڕین دەیکەین بە زەویە کەیتە بەرگی هەتاتا بگرێ دەیکەین بە ئاسمانێک کەوتوانین بۆ هەتاتا بمێنێتەوە ئەوەش کەوابوو کە کرامجابەوە کەوابوو سیستەمی ژیان لەوێشا گۆڕاوە سیستەمێکی ترێتە پێشەوە سیستەمی ئێرە سیستەمێکی ئەسبابگەرایی بوو ئەوە بە ئەسباب کارمان کردایە لەوێ سیستەمی ئەسبابگەرایی نامێنێ سیستەمی خوازگەراییە خواز کە ئیتر چیت ئەوێ دەستەکەوێ هەموو شتێک ئەبێتە شێوازێکی خێرا و زۆر تیشتر لە خواستی من و تۆ لێرە خێرایەکانی ئێمە ئەگەر زۆر ها قورئان بەراودێکا فەرمێ ڕۆژی قیامەت یەک سەعاتی ڕۆژی پێیان بەقەدەر هەزاران چەنە 50,000 عام 50,000 ساڵ وانە کاتی قیامەتی ئەپەڕێ وانە زۆر زانین بەسەر سەعاتێکی ئێرێ سەعاتێکی ئێرە بەراورد کە لەگەڵ ئەوێ سەعاتەکانی بە زۆر سەریعن کات لەوێ ئەوەندە سەریع ئەوەندە سەریع جۆرێکی ترە وەکەمی دنیا نییە ڕابوەسێ لەسەر چرکە سەعاتە چرک بڕوە تا ئێشا دەقەیەتی ئەپەڕێ
ئەمجا پێشگە کە کاتیشتی ئەپەڕێت تەمەەن نەقص نییە ئەوە نیە بڵێن تەمەنەکان کەمە بنەوە تەمەەن کەم نابێتەوە چ گوتمان هەمووی گۆڕاوە سیستەمی ژیان و ستایلی ژیان بە تەواوەتی هەمووی گۆڕاوە بۆتە ستایلێکی تایبەت بە ئەو ڕۆژێک کە ئەم ئەم ستایلە بەرگی هەتاگرێ تازە ڕایەکێتر بەسەری فەنای نییە تیاچوونی نییە بۆ چووکە لە جیهانێکی مادی ئەم مادەی ئێستا دروست ناکرێت من لە تۆڕە کۆمەڵاتەکانە هەراوە بەسەر پێی بابەتێکم خوندەوە ینی برادێک شوبهاندنێکی جوانی کردبوو وتبووی ئەندێکجار پرسیار لەوە کراکە مەسەرەن چۆن خۆی گۆرە وەڵامی ئەم هەموو بوونەوەرە لە کاتاداتەوە یان بەیەکەوە مەسەر حیساباتی لە ڕۆژی دوای یاکرێ تۆ سەیری بۆ نمونە ئەکاون هینێکی ئەیکۆنێکی وەکو گۆگڵکە لە یەکادا بە ملیۆنەها کەس لەسەر ئەم زەویە سێرچەکە لە یەک کاتا جوابی هەمووشی ئەداتەوە مەسەلەن ئەمە هەمووی کۆ دەزانستەکان دەستکردێکی شتێکی بچووکی دەستکردی مرۆڤیشە ینی تۆ سێری مەسەلەن حیساباتی و دنیاکە بێ بەم شێوەیە حیسابات لەگەڵم هەموو مرۆڤەیە بکرێت کە لە یەک کاتا زیندوو دەکرێتەوە خرێتەوە ناو چوارچێوەی حیساباتەوە ینی بەڵێ جا فعلەن جەنابی مامۆستا ئەوە وایە ینی لە یەک کاتا ئەم حیساباتانە ئەکرێ بەڵێ وەنیە مەرجێ فەرداوە نەخێر بەرج نییە فەرفەر بێ وەخوای گەورە بۆیە کا قیامەتیشی داناوە بۆ شێوازە هەمی کۆکاتەوە بۆی کە ئەوەڵ لەگەڵ ئاخرا ئەو وعدانەی کە دراوە بە یەکەم نەفەر تا ئەخیر نەفەر هەمووی شاهید بن لەسەری کەس نەڵێ وەڵا خۆ منەوە هەندێکی ڕاز نەبوو چونکە یەکەم نەفەر لەسەر ئەم زەوێ ژراوە وعدەی پێدراوە کە قیامەت هەیە و زیندووبوونەوە هەیە و محاسەبەش هەیە ئەخیر نەفەری لەسەر زەویە هەر وعدەی پێدراوە ئەبێ هەمویان ئەو دیمەنانە ببینن جا چۆنیش ئەبینەوە کاتە خۆ باش لەوانە بڵێ مامۆستا مەحاڵە ئەم هەموو ئینسانانە ملیارەها ئینسان چۆن نەتوانێت ئەم دیمەنانە بێجار بوو کە بڵێم پێکەوە چۆن بێکەوە چۆن نەتوانرێت ئەم ملیارەها دیمان ببینێ ئەمە ناتە شتێکی مەحاڵ نابێتە مەسەن ئایا ئەمە عەقڵ ئێمە تەحەمولی ناکا وانە بەڵام ئەو ڕۆژگاری کە پەروەردگار من یەک نمونەیەکی کۆلا ئەگەر ئێمە بێنی ئێستا لەسەر هەموومان ڕۆژ سەرنجی ڕۆژ بین باشە ڕۆژ یەک دانە کوتلێکە بەسەر کە هەڵدێ بە لێکادا چەند کەسەی بینێ زۆر وانە نیوەی سەرزەوی بینێ لەگەڵ ئاواژ بوو لێرە نیوەکەتی ئەیبینێ باشە لە دنیا دەمە دیمەنمان هەیە شتێک هەیە لە هەگەردوونیشان لە یەک کاتە ملیارها کەسەی بینێ نەک تەنها هەزار کەس ملیارها کەسەی بینێ دیمەنی قیامەتی شاسەدان پەروەردگار ئەم نیزامی گۆڕیوە لە یەک کاتە پەروەردگار ئەتوانێت دیمەنەکانی هەموو عەدالەت و زوڵمەکە و ستەمی فڵان کەس و کێ هەموو حسابات ئێمە لە ماوەی 15 ساڵی تەمەنمانە کۆمەڵە شتمان بینیوە کە عەقڵ تەسەووری ناکرد بیبینی بەڵێ ئێستاکان تا جاییش پێشکەوێ شتی زیاتر ئەبینین ئەمە یەکێکی تر لەو حاڵەتانە پەروەردگار لە قیامەتە شتێکی شەکا لەسەر پارێزگای کردن لەسەر حاڵەتی کەسێتی ئینسانەکە ئەوانەی کە لە دنیاە فەزیحەتیان بە خەڵک کرد لە دنیادا ئیهانیان بە ئینسان کرد کەرامەتی ئینسانیان شکاند ئەوانەی ڕێزی مرۆڤیان لە کەدار کرد ئەبێ ئەو حسابە لە قیامەتە ببینەوە ئەوەشی بە پێچەوانەکەی کردووە بێت دەرکەوێت بۆ خەڵکە پلەکەی دەکوێ بۆ تا عەدالەتەکە بە تەواوی بسەر بێ ئەو ڕووداوانە ڕوو دەدەن یا ڕوویان ئەکرێ ئێستا لە میانەی ڕوودان دابن ئەو مەشهدانەی کە جەناب دووەست ئەو مەشهدانە کە مەشهدە گەورە قیامەتەکە نەخێت ئەوە چاوەڕێکن بۆ ئەو ڕۆژی کە ڕۆژی ڕوودانی کۆتایی سێرێکی گرنگ بهەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودەکانە بەتایبەتی لە ڕووداوی ئیسرا و میعراجە شەوڕەوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئاسمانەکان وەودین هەندێک مەشهەدی دوا ڕۆژمان بۆ باسێک ئەمە کە ڕوویان نەداوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ئەم دیمەنانە بۆ ئێمە ئەجێڕێت ئەم بابەتانی کە هەیە ئەمە قیامەتە بچکۆلەکەی خۆمانەکە وتمان ئێمە هەموویەکێ لە ئێمە کە ئەگەر چووە مرد قیامەتێکی خۆت بەرپا بێ ئەو نیمچە قیامەتەیە ئەو مەشهدانە بوون کە نیمچە قیامەتن هەزاران کەس میلیارها کەس مردووە ئەم ملیار کەس حسابی تەواو بووە شوێنی خۆی دەستکەوتووە ئەمجا هەیە لە جەهەنەمە هەیە لە بەهەشتە ینی ئێستا بەڵێ دروستکرایە ئەوانە هەموو وجودیان هەیە بوونی هەیە ئەوانە حسابەتی خۆیان تەواو بووە ئێخۆ کەسانی کە دەمرن لەم سەرزەویە چاکەی خۆیان کرد و ئەمەلێک قیامەتی خۆی بەرپەبووە خۆ بۆ ناوی ناوە قیامەت بۆ پێغەمبەری خوا فەرمی قیامەت و بۆ ئێچووکە لەبەرەوەی قیامەتی تایبەتی ئەو قیامەتە بەو مەشهەدە گەورەکەی نییە بەڵام مەشهەدە بچکۆلەکانی هەمووی ڕوویداوە حەت بە چۆنە حسابەت ڕوویداوە لێپرسینەوە ڕوویداوە نامەی عەمەل و نامەی کردداری بۆ دیاری کراوە ئەمە چاکە یا باش نییە زۆربەی کاتیان بەشی گیشیان لەوانە ئێمە لە بەخەو پیشانی هێندە لە خەڵکانی دۆستی مردوەکانی شان درێ
حتى یەکێ لەوانە ئیبن ئەبی دونیا باسەکە فەرمی عەبدوڵای کوڕی دینار ئەڵە جارێکیان چوومە یەکێ لە نەخۆشەکانی ڕەفیقی دراوسێکمان نەخۆش و سەردانم کرد فەرمی کە چوون بۆ لای لە نەخۆشیەکە و لە حاڵێکی زۆر سەختا بوو وتم برا فڵان کەسی هاوڕێم تەوبە بکە دەڵێن تەوبەکردن دەرگای ڕەحمەتی خوا لەسەر ئینسان ئەکاتەوە مەدنیش بۆ ئینسان ئاسانەکە ئەڵێ پێی وتم یا عەبدوڵڵا من تازە مردووم هەرچەند ئێستا ڕۆحم تایە بەڵام من مردووم دوعام هەرچەندە تەوبە بکەم تەوبەم لێ قبوڵ نییە ئەڵێ پێم وت بۆ ئەڵە چەند جارێ پەیمانم دا واز لە وەکڵێ تەوبە بکەم دەفەرمێ لە دەنگێکی نهێنی لە سوچی ئەو دیوارەمانەوە پێیوتم چەندە تەوبە بکەیت تۆ تەوبەت قبوڵ نەچووکە تۆ کەذابی تۆ ڕازگۆ نەبی لە عەدەکاندا کاتی خۆی چەندی جار دەرفەتی پێدراتەوە بکە درۆکە لەگەڵیا بۆیە ئێستا دەرفەتی پێ نادرێ جامەسم پێ چییە چەندین جار هەیە نەشەدی ئاواشمان پیشانە دەن لە هێندێک بە خەوی بینین هێندێکمان بە ڕووداوی بینین هێندێکمان لەوانەیە بە دۆستە مردووەکارمانێ نەخەومان پێمانەڵێن بەشە لە مەشهەدەمانە خەنە بەرچاوێکم باوە بگە بە خێرایی جابم بیتەوە چونکە کاتی بەرنامەکەمان کۆتایی دێت و هەر یەکێک لەم بەشهەدانەش مامۆستا بۆ خۆی بەرنامەیەکی زیاتری بێت ئینشەڵڵا ئەگەر لە داهاتووە خۆی گەورە تەمەنمان بدا لە سەریان ڕادەوەستین بەڵام مەبەستمان پرسمە و بڕیاری لەسەر چارەنووسی مرۆڤەکان دەدرێت لە حەشرە بڕیاری کۆتاییە ئەوەی چوو بۆ بەهەشت و ئەوەی بۆ دۆزەخ ئەوەی کە لە ڕۆژی قیامەتا کە کۆتایی بەڵێ دەکۆ بە خۆی پێشەکی هەموو ئینسانێک کە مردووە لە پێشتا وتمە حسابی خۆی بەرقەرار بووە ڕێت درراوە ئەو فڵان کەسە ئەو فڵان کەسە ئەوەی چوە دۆزەخ نایەتە ئەوەی چوە دۆزەخ خۆشەر نییە ئەوی چوە دۆزەخ خۆ بەشێکیان ئەبەدین بەشێک هەیە ئەبەدی نییە بە پێی تاوانەکانە چکە قورئان پێ قورئان بەشێکی ناوناوە خالیدن فیها ئەبەدەن ئەوە بڕیاری کۆتاییە بەڵام هەیە خالید نییە تایە هەیە بۆ خولودەکەی خولود نییە بە هاتای بەڵکو بە گوێرەی ئەوەیە ئەو سزایی کە بێ دانراوە چەند هەزار ساڵە لە جەهەنەما بە سزا وەرەگرێ بە گوێرەی تاوانەکانیەتی نێوەندی بەهشت و جەهەنەمان نییە جەنابی مامۆستا یا جەهەنەمە نەخە شتێک بڵێن ئەو شتێک کە مەسەڵەن هەیە باسەکەڵن ئەعراف باسەکرێ عرافەکە لەلایەن تەفسیری کردنی عراف تقریبا خلافی لەبین زانانە هەیە ئێستا کاتی نییە باسیکەین وەڵا الأعراج رجال يعرفون بسیماهم مثلا ئایا ئەمانە هەر لەوێ مەسەرن لەوێ ئامێننەوانێ یاخۆ مەچنە بەهەشتەوە ئەمە بەنجە لە زانایان ڕەحمەتی خوانێ پێیان وایە ئەت بەهەشتە ئەوانەی کە ناوێنە ئەعراف و بەڵامی تر ئەوە کوچۆن ڕێگەکەیە بەرەو بەهەشت ئەچێ ئەوە شتێکی تری بابەتێکی ترە بەڵام ئێمە لە بۆ قیامەت خوا دوو شوێنی داناوە ئەفەرمێ چی ئەفەرمێ بەهەشتمان هەیە عیدە للمتەقین یا ناری جەهەنەمان هەیە عیدە للکافرین ئەم دوانی بۆ تەحدید کردووی ناری جەهەنەم و لەگەڵ بەهەشتە بەڵام شتێکی تر لێرایە کە هەیە قورئانی پیرۆز ئاماژەی پێەکەم شتێک ناوە بۆ مسلمانان فەرمێت تلك الدار الآخرة نجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فساد والعاقبة للمتقين باسی ئاخرەمان هەیە باسی داری ئاخرە ئەفەرمێت داری ئاخرە بڕیارمان داوە بۆ کێوێ للذين لا يريدون علوا في الأرض طبعا کۆمەڵەشتی دان ئەوانیان کە لەسەر زەویە خواستی خۆزاڵکردن و خۆستەمکردن و پاوانخوازیان نەبوو باشە و هەروەها فەسادیشیان خوازیاری فەساد نەبوو تەمەن فەساد خوایگە بەوە نکیرە هێناوێتی بچووکترین فەساد تا گەورەتری کە ئەڵێن فەساد جوێنێکیش فەسادە وانەزانی ینی فەساد تەنها بێتێ لە پارە خواردن و دزی و سوڵتە و سیاست نا جوێنێکیش فەسادە باشە شکاندنی درەختێک بە ناحەق فەسادە خراپکردنی زەویە کە توی لێنەوە فەسادە هەر شتێک لەوانە میوەیەک فرێدەنە سەر زەوی و بە خەساری دێن فەسادە بیگرەوە و ئەفەرمێ دوایەوە ئەفەرمێ داری ئاخرە بۆ کێ للذين يتقون أفلا تعقلون للذين اتقوا كوابو أما شوێنێکی تایبەتە بۆ تەنها متقین داری ئاخرە خوا ناوێناوە داری ئاخرە کابوو دیارە دار الآخرە مەقامێکی تایبەت بێ لە بەهەشتی پیرۆزە بەس تەنها بۆ ئەو کەسانە بێ ئەوە مژدەیەکە بۆەوەی کە بێ خۆمان ئێمەی موسڵمان ئەوانەی ئیماندا لە دنیادا خەریکی ئەوە بین خۆمان خێنە ڕیزی ئەو دار الآخرەیە باشە چونکە ئێمە موسڵمانین وهم بالآخرەتی هم دەباسی ئیمانە فەرمێ وهم بالآخرەتی هم یوقینون ئەوان بڕوان بە ئاخرە هەیە ڕۆژی دوایی بەڵام لە باسی عەدادەکە فەرمێن تیلکە دار الآخرە دوایین پرسیارم ئەمەیە جەنابی مەسە و کۆتایی بە بەرنامەکە هێنین مرۆڤە موسڵمانەکان لەو دنیا لە بەهەشتا خۆیان دەبینن یان بەڵێ ئەم بابەتەش لە لای زانایان تقریبا لە دێر زەمانەوە مشتومڕێکی باشی لەسەرە تقریبا دوو بۆچوونیان هەیە بەڵام ئەوەی کە بۆچوونی دقیق بێەوە بۆچوونێ بێ کە زیاتر
دڵنیاکەرەوە بێ ئەوەیە کە بەڵێ خی گەورە دەفەرمێ وجوه یومئذ ناظرة إلى ربها ناظرة. ئەم دقیقەم هەموو جار من دەیخوێنمەوانە چیەتە بەرچاوی خۆم ئەوەی کە من لە خەیاڵما تەکوینە بێ بۆ قیامەتە. پێم وایە لە دنیا کۆمەڵەش دەبینین کاتێک ئەگەر بەردێک کە تیشک وەرەگرێ ئەگەر ئاوە ڕایگیری بەرامبەر ڕۆژ بخۆی لێرە ڕووناکە بێتەوە. ئیماندارانیش کاتێک چنە بەهەشتەوە ئەو ساتێک کە تەجەلی ئەڵڵاهیان ئەڵڵا دێت دەموچاویان وەکو ئەو گڵۆپەدا وەکو مۆمێک وەکو گڵۆپە داگیرسێ لە تیشکی لە وەرگرتنی تیشکی ئەڵڵا. وجوه یومئذ ناظرة دەکرێنەوە دەموچاوێکی کراوە جێگەڵەن ناڵیانی تەماشاکە بەڵام حاڵەتێکی تایبەتە بەڕاشەت نییە تەماشاکردن بێ ببینینی چاو بەڵام وجوه یومئذ ناظرة إلى ربها ناظرة. باشە بەچی ئەم نەزەتی بە دروست بوو ئەم گەشاوەی و داگیرساویە بەڕاستی إلى ربها بەڵا ڕەبەکەی خۆی کاتێک ئاوە بەرە ڕووی ڕەبی خۆیەتی تیشکی ڕەب کە لێدا دەموچاوەکان دەدەوەشێنەوانێ ئەوەیە ئەو لێقا ئەڵڵاهیان ئایا ئەمە بێزڵەبەت ئێمە 100% پەروەردگار ئەبینین بەو دیمەنە ئەڵڵاهی خالقێت ئەڵڵاهی خۆی کە خالقی ئەسمێ بە شێوازێکی تایبەتە ئەوە بەڕاستی ئێمە ڕوون نییە لە لامان ناشتوانین بکوڵین ساغیکەینەوە بەڵام گرنگەوەی مژدەیەکی خۆیمان هەیە کە لەو ڕۆژەدا مسلمانان ئەو واقعە دەبینن و ئەو واقعەش دەگونجێ یا بۆ حاڵەتەیەک کە باسم کرد یا ببینینی چاو بێکە شێواز بێت لە شێوازە تایبەتەکە. زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی خۆی گەورە پاداشتان بەژان و زانیاری باشتان بە ئێمە بینەران بەخشی مەجوورە بن. سپاس بۆ هاوکارانم بینەرە بەڕێز بۆ خۆشەویستەکان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقەیەم جارە و باسکردنی بابەتی ڕۆژی دوای و چۆنێتی ڕووداوی و هەندێک لە دیمەنەکانی دوان ڕۆژ تا بە گەیشتنەوەیشی تر بەخواتان ئەسپێرین واتان لەگەڵ.